کوڕێ من ما بێ پێغەمبەر ژنێکە خرستیان کوڕی دمرە پڕ دگری پڕ سێدە دگری خوا دقوژە پۆتی خوا قەلەیشە سەری خوا دیوارە دخە ژنین جیرانی وی دەر و دووری وی تێن دمێ حەیرا نەگری ئەخواسا خوا قەحر نەکەش بۆ خەدێ دەبێت کوڕێ تەمر چوجەم حەزرەتی عیسا گەیشت حەزرەتی عیسا مادیژی و خەشتر هەیە تو چما دگری دەبێ حەیرا وەندار دێ من نزانە چما دگری دەبێ کوڕێ من بەریا کو بمرە 15 ڕۆژ بەری بوو مسلمان دەبێ عیسا سەح کردبوو ژێ خەیدی محەممەدی هێ ناز نەکردبوو دەبێ کوڕێ من ما بێ پێغەمبەر لەوێ دنیا ئەژبۆنە وی دگریم بۆ مرناوی نا ئیجا ئەوە جار هەیە تو di navbera du kes ya du qebîle da tiştekî dikî nekirî wîtî nekirî wîtî ew jî divê wele divê ji Îsa jê xeyidî Mihemed jî nas nake ma divê ortê de bê pêxember